لا هەرپێکن سڵاوی ئێمەتان لێ بۆ ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز محەممەد مستەفا کە بەڕێزیان دەرهێنەری شانۆین قسە و باسەکەین لەسەر ئەزمموی کارە شانۆیەکانی حەمەگیان بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆش پێش بەرنامە وتم مەترسم بڵێم حەمە بەسەر دەم وا ڕاهاتوە هەر حەمەکەش خۆش بەخێر سەرچاو بەڕێزی سپاس. ئەم پرسیارم لە زۆربەی ئەو کەسانە کردووەکە وەکو تۆ ئەزمموونێکی کاری هونەری جوانیان هەیە لە ڕابردوو لە ئێستاە بەردەوامن. پێم خۆشە بزانم ئەزمموونی کاری هونەری تۆ بۆ چ کارێک ئەگەڕێتەوە، بۆ چ ئیشێک ئەگەڕێتەوە، چی بۆ ئەو کاری کە بەشدار بوویتایە، بۆ ساڵەکەی کەی بوو؟ من ئەگەر وەکو ئەکتەر بڵێ من لە تقریبان لە 2005 دەسم کردووە بە هین بە ئیشی شانۆیی وەکو ئەکتەر بەشدار بووم لەگەڵ کۆڕی شانۆی بایە یەکەمیشی شانۆیم کردو. بەڵام پێشتر من لە 99 بۆ 2000 من خۆم هەر لە بواری شانۆیشم کردووە بەڕێوەری شانۆ بووم و کۆمەڵێک یعنی لە پۆینتە جیاوازەکانی تری شانۆیشم کردو. بەڵام وەکو ئەکتەر لە 2005 کردووە و لە شانۆیی دەسێجلی تر ڕژڕژ بەشداریم کرد یەکەمیشم وەکو ئەکتەر. لە پەیمانگانە بووی ئەو کاتە؟ لە پەیمانگا من لە 2002 لە پەیمانگای هونەرە جوانەکان چوومە تا ئەوێ 2007 بۆ 8 ینی تەواوم کردووە. بزان باسی کۆڕی شانۆیی بات کرد، بزانم ئەزمموونێکی چۆن بوو بۆ تۆ؟ کۆڕی شانۆی بە نەک بۆ من بۆ هەموو ئەو ئەکتەرانی تری کە لە ناو کۆڕی شانۆی بایشان کردو ئەزمموونێکی زۆر زۆر جیاواز بوو بە بۆنێەوەی ستایلی ئیشکردنی کۆڕی شانۆی بە لەو سەردەما زۆر زۆر جیاواز بوو. یعنی ستایلێکی زۆر تازایان هێنا، ستایلێک بوو کە زۆر پەیوەندی لەگەڵ بینەری خۆمانە دروستە کرد. لەبەرەوەی ئێمە دەقەکانیشمان لە ناو پرۆڤایە دروستە کرد، ئەو بابەتانەمان هەڵەبژار کە ڕەبتی بە کۆمەڵگای خۆمانەوە هەبوو. بەڵێ ینی ئەزمموونێکی زۆر جیاواز، بەڵام سەرەتای زوود بۆ من زۆر زۆر قورس بوو، چونکە قورسە بچیتە ناو ئەو دنیایەوە کە تۆ خۆت هەموو شتێک دروستەکەی. یعنی تۆ هیچ شتێکت نییە کە سەرەتا چیتە ناو ئیشکردنەکەەوە، هیچ شتێک لە بەردەسانیە. چەند بابەتێکەیە ئەڵێن ئیش لەسەر ئەم بابەتاناکەین، بەڵام دواتری ترێ مابێ هەم لە ڕووی جوڵە و هەم لە ڕووی نووسینی دەق و هەموو شتێکە و خۆت دروستیکەی لە ناو پرۆڤایە. ئەزمموونێکی تۆزێک جیاوازە و زۆر هاوکاریشتە لە دروستکردنی خەیاڵێکی باشە بۆ ژیانی هونەری خۆت. یعنی لە چەند شوێنێکە من زۆری سفادەم لەو ستایلی ئیشکردن و شێوازی ئیشکردنە کردو تۆلیشەکانی خۆمە. هەرچەند ئیشەکانی من زۆر جیاواز بوو لەو ستایلی ئیشکردنە، ینی من ئیشێکی زۆر واقعی سروشتی ئیشمە کرد، بەڵام ئیشەکانی کۆڕی شانۆی بە تۆزێک جیاوازتر بوو لە ڕووی ستایل بوو. چی بوون ئەو کارانی کە ئەوان لەگەڵ ئەوان بەشداریت کرد؟ من لە چواریشی کۆڕی شانۆی بە وەکو ئەکتەر بەشدار بووم. دەسێجلی تر ڕژڕژ بەفری ڕەشە بارێت، چاوەکەی تۆ لەمە جەستە سەحرای ڕۆح. ئەوە زۆر جوانە لە فەیسبوک بینی. بەڵێ لەگەڵ سێری ئاوێنەکەت کە خۆڵی مردووی لێ نیشتووە، ئەو چواریشە من بەشداریم تیا کردووە و ئەخریشم وەکو ئەکتین کە کردومە 2015 بوو. دواتر من چوومە ئیخراجەوە. چۆن بووە ئەو بڕیارەدا یەکسەر یعنی لەو ئاستە بەرزەی نواندنەوە لەگەڵ ئەو پۆلە هونەرمەندەی کە زۆر ئاستیان بەرزە کۆڕی شانۆیی بە هەم لەڕووی دەرهێنان و یعنی کارەکانیان زۆر جوانن بە ئێستاشەوە، ینی هەمیشاڵم لەوانەیە کەسێ نەبێ ینی ئاستیان زۆر بەرزە. چۆن بۆ بڕیارەتدا بچیتە کاری دەرهێنان واز لە ئەکتەری هێناوە؟ سیر من وەکو ئاکتین حەزێکی خۆمەیانی ئێساش حەزم لێ گەریشێکی باشە بێتە بەردەسم ئەکتینەکەم، بەڵام لە بەروی دابڕاوم و بەڕاستی ئێستا کۆمەڵی ئەکتەری زۆر زۆر باش دروست بوون لە گەنجەکان لە
هەرچەند خۆشمان زۆر پیر نەبووین بەڵام لە ینی گەنجی. لە خوار ئێمەشەوە بڵین کۆمەڵە گەنجی زۆر باشتر دروست بوون. من خۆم لە پەیمانگای نوێرە جوانەکان دەرێنانم تەواو کردووە. بۆیە یعنی هەر ئەمویست خۆم ئیش بکەم وەکوی، بەڵام من کێشەیەکمە بوو ئەمویست ستایلێکی تۆزە جیاوازیشکەم، بۆیە بەردەوام لە سێرچ و گەڕانابووم بەو فترەیە کە من هەم ئەکتینمە کرد لە کۆڕی شانۆی با، هەم خۆم بەردەوام لە سێرچ و گەڕانابووم بۆی ستایلێکی جیاواز و شتێکی جیاوازتر بدۆزمەوە کەوەی کە زیاتر پەیوەندی لەگەڵ کۆمەڵگای خۆمانە دروستکەین، زیاتر پەیوەندی لەگەڵ بینەری خۆمانە دروستکەین، چییە ئەو پۆینتە بیدۆزینەوە ئیشی لەسەرکەین تایتر لە کۆتاییە بە دەقێکی محەممەدی یاعقوبی وشکە ساڵی درۆ دەسم پێ کرد و خۆشبەختانە دەنگانەوەیکی باشی هەبووە و سەردەمە لەوێ، ینی ئەویش بۆ کۆڕی شانوی بایشم کرد. من 3 ئیشم کردووە لە ناو کۆڕی شانوی باوەکو ئیخراجیش ئیشم کردووە. بۆیە یعنی هەر ئەمویست ئیشی دەرێنان کەم، بەڵام ئەوە بوو کە بەدوای ناڵم بەدوای ئەو دەستپێکە باشە گەڕام کە توی تر بتانی کە دەستپێکەکەت باش بووە توانی بەرەو باشتر بڕێ بەناغەیەکی باشت داناوە بۆ ئەو کاری خۆت. بزانم باسی پەیمانگات کرد، بزانم پەیمانگای هونەرە جوانەکان هونەرمەند دروست ئەکات یاخۆ هونەر حەزێکە لە ناخی خەڵکەکەیە، هونەر حەزێکە لە ناخی هەمەیە؟ ڕاستی پێ بڵام هەردووکێتی. تۆ سەرەتا حەزەکەت هەیە و تۆ پێویستت بە شوێنێکە کە تۆ بتوانی ئەم حەزەی خۆت پەرە پێبی. بۆیە ئەمە من کە بیرمە لە سانەویە کە لە مەکتەب پرسیاران لێ کردم، من لە ناو هەموو تەلەبەکانە زۆر جیاوازتر دایم حەزیان لە دکتۆر و مەحامی و ئەو نەوە عەشتانە بوو دایم من دایم ئەموت ئەمەوێ ببم بە ئەکتەر یان ئەمەوێ ببم بە دەرهێنەر، یعنی شتێکی سیر بوو. دەمەی تۆشا کەوت بێتت لەوانەیە تقریباً بۆ 15-16 ساڵ زیاتر ئەگەڕێتەوە، لەوانەیە بە چاوێکی نوعێکیش سیر کرا بێت پێتیان هەنی ئەو سەردەمە ئەو ئەکتەری ئەو ڕۆڵەی نەبوو. نەخێ هەر باوەڕ بێ هەنێک کات بە چاوێکی زۆر جیاوازتر سێرەکرا، یعنی خۆمان نەزانین لە سەردەمی نەوەدەکان و ئەوانەیە، یعنی ئەوانەی کە هونەرمەند بوون نازانم لە ناو کۆمەڵگەیە تۆزێ بەڵێ بەڕاستی و شیبینینەوە لە ناو وەسەتەکەیە کە چەند کەسێک چۆن زەحیەیە ئەو چۆن ماوەتەوە. ئەو وەختە ژەرەموو من ئەمێ بچمە پەیمانگای هونەرە جوانەکانم ئەوە، یعنی ڕاستی ناڵم ئەو دوو دینە پێکەوەن، تۆ بێ حەزەکەت هەبێ بۆی بتوانیت بەردەوام بیت، شوێنێکەیە کە پەیمانگای هونەرە جوانەکانە کە هاوکارە لەوەی کە تۆ پەرە بە حەزەکەی خۆوێ، بەڵام ئەگەر خۆت هەوڵ نەی، من دایم وتومە هەوڵی خۆت نەبێ، یعنی پەیمانگای هونەرە جوانەکان ناتوانێت بووکا بە هونەرمەند، ناتوانێت، چونکە تۆ خۆت هیچت یانیە، خۆت ناتەوێ، خۆت دیقەتیش بە لەو وەجبانەی کە ئێمە تەخەڕوجمان کردووە چەند کەس ماونەتەوە بۆی لە شانوێ ئیش بکەن، تقریباً 3 کەس 4 کەس لە وەجبەیەکە ئامێنێتەوە ئەگەر زۆر بمێنێتەوە. ئیتر ئەوەیە مەسەلەکە کابێ خۆت حەزەکەت یابێ، کە حەزەکەت یانە بوو دوای ئەوەی کە پەیمانگا تاواکەبی بۆ مامۆسایەک و ئەچی لە مەکتەبێکا دەرسەڵیتەوە. بەداخە لەو 3-4 کەسی کە ئەژڵەی لەوانەیەکیان ئافرەتیشی تێبێت داخێکی ترەکە زۆر یعنی کێشەی گەورەی ئەمە من دایم وتومە ئەزانین مشکلی ئەمە چییە پەشە و کێشەکەمان لەویایە من ئێستا ئەگەر ئیشێ بکەم کارکتەرێکی بەتەمەنم لەگەڵا بێ نیمانە 3 کەس 4 کەسمانەیە، یعنی تۆ ئۆپشنەکان لەبەردەستا بۆ هەڵبژاردننی کەسێکە دەورێکی بەتەمەنی هەیە 4 کەسە، لەم 4 کەسە تێناپەڕێ. ئەم 4 کەسەش یان ئەوە تا هەنێکیان لە ئەوروپان سەردانەکەن ڕۆنویێنەوە، یان ئەوە تا لە ئیشی هونەری تران، یعنی ترە بێ تۆ بۆ خۆت دانیشی بە دیارویان نەبێ تۆ گەنجێک بینی پیری بکەی، ئەمە زۆر خراپە بۆ ئیشە هونەرێکەوە، یعنی هەستی پێکە خەڵکەکەڵێ ئەوە ناکونجێ ئەو شتە نابێ، ئەمانە کێشن بۆ ئێمە و لە پەناشە ئێمە ئەکتەری کچیشمان بەڕاستی کەمە، یعنی ئەویش ئۆپشنەکان زۆر نییە لە بەردەستا کە بڵێ منەمێ ئیشە بکەم و بتوانی
ئەکتەری باشە لە بەردەسابێت. زۆر ڕاستە. بزانم حەمەد تۆ هەست دەکەم حەز ئەەکەی لە کارە شانۆیەکان تا ئەوانی کە بینی بێتم حەز ئەەکەی ئەکتەر دروست بکەی خۆت ئەکتەر دروست بکەی یاخود ئەکتەرێکی تر کە دروستکرا بێت تۆ بەکاری بێنیتەوە بۆ کارە شانۆیەکانت؟ سیرکەم من بەڕاستی من حەزم لەوە نەبووە و ئیشەکانی خۆشم بەپێی ئەو بەرنامەی کە بۆم داناوە نەمتوانیوە ئەکتەرێک بێنم کە خۆی پێشتر ئەکتەر نەبوو بێ بمێ دروستی کەم لە ناو ئیشێکی شانۆیە نەمویست و ئەوە بکەم و چونکە ماوەی ئیشەکەشم ڕێگەی بەوە نایەوە من تقریبان بۆ ئیشێکی شانۆییم 3 مانگ پرۆڤاکەین تۆ ناتوانین لە ماوەی 3 مانگ ئەکتەر دروستکەین بۆ یاوێ ئەکتەرەکە خۆی ئامادە بێت لە لای تۆ بۆی بتوانی ئیشەکەت بە باشی بکەیت یان ئەگینا یەکێک لە حەزەکانی خۆم من ئیشکردنە لەگەڵ ئەکتەرە یعنی دیقەتیشی بە و ئیشانی من ئەوانەی کە من خۆم کردومە ئەکتین بارز بووە دیار بووە لە ناو ئیشەکە خۆم حەزم لەوەیە یعنی لەبەروی خۆم ئەکتەر بووم و دواتریش لە ناو ئیشەکانە من قەناعەتێکی تەواومەیە بەوەی کە ئیشکردنی شانۆ و سینەماش برێتیە لە ئەکتەر یعنی تۆ بێ هەموو شتەکانی تر لە پێناو ئەکتەرا بێت تاکە بوونەوەرە زیینووە لە ناوی شەکەیە تۆ بێ هەموو شتەکانە بۆ ئەو بێ و ئەوە چیرۆکەکەت بۆ گێڕێتەوە بۆیە بە هەرچی قووەتی خۆمانە بێین بە ئەکتەرەکە. زۆر ڕاستە. لەو کارانی کە کردو تا 4 شانۆگەری کاری دەرهێنانت بۆ کردووە شانۆی بیرەچیتەوەکەوەی هەر نەبووبی شانۆی وشکە ساڵی و درۆ خۆحافیزتان نازانم کەی تا دەرگای جەهەنەم. لەم 4 شانۆیی کە کاری دەرهێنانت بۆ کردووە کۆمەڵی ئەکتەری زۆر بە ئەزموون کاریان تیا کردووە. بۆ نمونە خاتوژیان ئیبراهیم خەیات کە ئەمە وەکو مامۆستایەک دائەنرێ بۆ هەمومان کە لە شانۆیی بیر ئەچیتەوەکەوەی هەر نەبووبی بەشدار بووە. بۆ نمونە مامۆستا پێشرەو کە مامۆستای خۆت بووە لە پەیمانگا باسی ئەوە ناکەم کە بێساران و بۆ نمونە سۆما و زەریا و ئەمانە هاوتەمەنی خۆتەنەوانیان لە قۆناغەکانی خوێندنیش لەگەڵ بن. باسی ئەوەکەم کە بۆ نمونە خاتوژیان مامۆستا پێشرەو ئەمانە کەکو مامۆسای تۆن هەروکو مامۆستاشت بوون بەشداری کارەکانی تۆیان کردو ئەمە چه هەستێکی لای تۆ گەیاندووە کە تۆ کوتابی ئەوان بووی لە کارەکانی تۆیان بەشدار بوون؟ زۆر ڕاستە تەبان هەموو لە گەورەی ئەوانەیە پێش هەموو شتێکە ئەوان دواییان بە ئێمە ڕازیە بن بێنە ناویشی شانۆییەوە لەگەڵمانە یعنی زۆر ڕێزمان هەیە بۆیان زۆر دەستخۆشیان لێکەین و ئەگەر بەڕاستی شانۆش ئەم تێکەڵیتیانە بێ یعنی ناتوانین بەردەوام بێ ئەگەر گەنجێک بێوی ئیشکا بێ جارێ هەر لە ناو گەنجەکان نایشکە ئەوەش شتێکی خراپە بێ بۆیە من سوپاسیانەکەم سوپاسی یەک بەیەکی ئەوانەی کە وەکو خۆتەڵی لە وەکو تەمەن و وەکوین وەکو جیل لە سەروی ئێمەوەن کە هاتو نیشان لەگەڵا کردوین ئەمە شتێکی گەورەیە بەڕاستی و هیوادارم بەردەوام بن لەو شێوازان. ڕاستێکی من یەکش دەڵێم من لە هەر یەکێک لەوانەوە من لە ناو پرۆڤۆشتیان لە فێر بووم. ژیانی ئیبراهیم خەیات یەکێکە لەو کەسانەی کە بەردەوام ڕۆژانشتی لەوە فێروی کێتە ناو پرۆڤۆ لەگەڵە مامۆستا حەمەڕەشی هەرەس یەکێکە لەو کەسانی بەردەوام لێوەی فێروی کێتە ناو پرۆڤۆ ڕزگار بایر کاویش یەکێکە لە ئەکتەرە زۆر باشەکان ئەویش بەردەوام لێوەی فێربی یعنی هەزانیی ئەزمونێکی زۆر باشیان هەیە و جوانەکەشیان لە چیایە خۆیان لێ نەگۆڕاوە یعنی لەوە نییە کە بڵێ من لە بەرەوەی تەمەنێکمەیتر من ناچمە ناو هەنێ شەو لەگەڵ هەنێک کەساییش ناکەم بەڵێ ئەڵێ یعنی ئەویان جوانە کە یەت لەگەڵ تایشەکە من هەر یەکێک لەوانە کە ملاحەزە ماوە پێیان قسەم لەگەڵاکردن چکە تۆ دەرهێنەری تۆ بێ ئەو ڕویایی کە هەتە بۆ ئیشەکەت دروستیکی بینایکی لە ناویشەکە ئەویش بە ئەکتەرەکرێ یعنی کەسیان ڕاستی ڕۆژێک لە ڕۆژان بە شێوازێک بە نەوعی قسەیەکیان نەکردو کە تۆ هەستکەیت ئەوان لە تۆ بەرزترن ئەوان لە تۆ ئینترنێت کە خۆمان هەست بەواکی من خۆم لە ئیشەکانە هەستم پێکردن کە بەوە تا پێتەڵەم ئەڵەم لە ڕۆژانی پرۆڤە و لە ئەرزا من بەردەوام لێیانەوە فێر بووم ئەخلاقیاتی هونەری بەڕاستی
من چەند لە پەیمانگاوە وەرم گرتووە، چەند لە ئیشەکانی کۆڕیشانووی باوە وەرم گرتووە، ئەوە نەش لەو مامۆسایانەوە وەرمان گرتووە کە هاتوون لەگەڵمانە ئیشیان کردو. باش ئەگەر لە نوێترین کارتە لە کارێکی نوێت بەدەستەوە بێ کارێکی شانۆیی بێ، ئەگەر بۆت هەبێ یەک ئەکتەری کۆڕ هەڵبژێری بۆ نمونە لە نێوان بێساران جاسم و زەریا سامیە کامێن هەڵبژێری کە هەردووکیان تۆپن بەڕاستی یانی ئیشەکانیانم بینەوە زۆر ئیشەکانیان جوانە، بزانم کامیان هەڵبژێری. ڕاستی پێ بڵێم ئەخ بەپی کارکتەرەکانە هەردووکیان برادەرم گویان ناهێ. مەسەلەکە چییە؟ تۆ بەپی کارکتەرەکاڵی ئەبێ هەڵی بژێری، یعنی هەردووکشان وەکو خۆ دەزانی برادەر من هەردووکیان گەنجن وەکو خۆموان، بەڵام ستایلی کارکتەر جیاوازە خۆ دەزانی، ئیترەوە بێ بەپی ستایلی کارکتەرەکە، چونکە بەڕاستی هەردووکیان ئەکتەری زۆر باشن، من ستایلیشان جیاوازە، بۆیە ناڵێم ناتوانم بڵێم وەکوی کە بڵێم یەک کەسیان هەڵەبژێرم، ئەگەر یەک ئەکتەری کوڕی تیا بێت بزانم بۆ بێسارانە بێ بێساران هەڵەبژێرم، بزانم بۆ زەریە ئەبێ زەریە هەڵبژێرم، یعنی ئەوە لە دەسەڵاتی ئێمەیان هەو دوایی دەقەکە ئەوی نەبڕیارە. باشە بزانم ئەگەر بۆتە بێ یەک کچ هەڵبژێری بۆ نمونە لە نێوان سۆمایە لەگەڵ دیاریەکانە هەڵبژێری ئەویش بەپێی بەستایلیان هەستەکەم کەمێک ئەوانیش جیاوازم باوەڕ بێ، ئەویش دەبێ بە پێی نەکە ناتوانانی شەڕم بۆ بنێت بزانم لەو چوار کارەشانەوەی کە باسمان کرد کامیان خۆتی تیا ئەبینیتەوە، کامیان زۆر ئیشت بۆ کرد مەبەستت بوو زۆر بچێتە ناو خەڵک و زۆر چۆن ناو خەڵک. من ئەوەی کە وشکە ساڵی و درۆ هەستم کرد زۆر لە ناو واقعی خۆمانە نزیکە کە ڕووبار خالید سۆما بێساران مامۆستا پێشڕۆ ئەمە دەوریان تیابینی وشکی زۆر جوان بوو. من وەکو خۆم تۆ وەکو دەرهێنەری کارەشانوێ کامیانت بەلاوە زۆر جوان بوو هەستت کرد زۆر چۆن ناو خەڵک؟ وەڵای ڕاستیت پێ بڵێم بۆ هەر هەمووی من هەوڵم زۆر بۆیاوە، یعنی بۆ پەڕی قەناعەتەوە ئیشەکەم کردووە، چونکە من یەکێکم لەوانەی ئەگەر بە قەناعەتەوە نەبێ ئیش ناکەم و ئەم وڵاتش خۆتەزانی کە ئیشەکەی لەسەر ئینێرجی و تاقە و توانەکانی خۆت ئیشەکە، یعنی وەکو ئەوەی هاوکاریەکی ئەو تۆ هەبێت تۆ بتوانێت یعنی وەکو ئەوەی کە تۆ بتوانین لە ڕێگەی هونەرەکەشتەوە کاس پێ بکەیت، یعنی بتوانی پارە بێنیتەوە بۆ ژیانی خۆت، ئەوەشت هەر بۆ ناکرێت لەبەرەوە کە تۆیکەیت بۆ پەڕی قەناعەت و ڕازگۆیی و هەوڵەکانی خۆت ئەی تا بتوانی ئیشێکی باش دروستکەی. من بۆ هەر چواریشەکەم بۆ پەڕی تواناوە هەوڵەماوە ئیشێکی باش بکەم، بەڵام ئەوەی کە کاردانەوەی لەلایەن بینەرەوە بۆ ئیشەکانی من وشکە ساڵی و درۆ و خوا حافیزتان ئازانم کەی هەردووکیان یعنی هەستم کرد کە لە ناو خەڵکە زۆر باش چۆتە ناو خەڵکە و خەڵک بەدڵێتی و ئەوەیە. زۆر باشە. بزانم لەگەڵ دەقاچۆنی ئەو دوو دقەی کە باسی کە کاریشانووی لەسەر ئەنجامدا بزانم دەقەکانی لەگەڵ ئێمە ئاگونجەیە خودووک و دەرهێنەرێک ئێوە کێشەی دەقتان نییە، هەمیشە خەڵکیش بینەری شانۆ باز لەواکەن کە شانوێ ئەبێت هەمیشە باز لەواکەن کە ئەڵێ بۆ ناچی بۆ بینینی ئەو شانۆیی لە ئێستاە لەگەڵ منە ناگونجێ بۆ منە لەگەڵ خۆمی تیا نابینەوە. بزانم ئێوە کو دەرهێنەرێک چیتان کردووە بۆ ئەوەی کە دەقی کوردی ئەو دەقانی کە بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەگەڵ میلەتی ئێمایە کە گرێتەوە بزانم چیتان کرد بۆی ئەم دەقان نەبێنە ناو شانۆی کوردیەوە؟ ڕاستەکەی من خۆم وەکو خۆم زۆر هەوڵم بۆ ئەو شتەیەوە لە ناویشەکانیشمە بەواسەحیە بینرێت، چونکە من دوو دەقی محەممەد یاقوبیم هەڵبژاردووە، هەردوو دەقەکە بابەتەکانی ناو دەقەکە و یعنی ئەتمۆسفێری دەقەکە نزیکایەتێکی زۆری هەبوو لەگەڵ کۆمەلگای خۆمانە، بۆیە هەڵیشم بژارد و ویستومە ئیشی تیا بکەم. وەکو پێشم وتی من لە سەرەتاوە بۆیە ئیشیشم ناکرد وەکو ئیخراج بۆ دوای ئەم شتەیە گەڕام کە بتوانی
ئەو نزیکایەتی بدۆزینەوە لەگەڵ ئەو دەقانەی بیانی و دەقەکانی دەوروبەری وڵاتەکانی دەوروبەری خۆمانە بۆ ناو کۆمەڵگای خۆمان نزیکی دروست بێت. خۆم هەوڵی زۆرم بۆ ئەوەیەوە. ڕاستی کێشەی ئێمە کێشی دراماتۆرگیمان هەیە. دراماتۆرگی بۆ ئەوەی بتوانین لە دەقە بیانیەکان و دەقەکانی وەکو خۆتەڵی ئەم ڕۆژەڵاتی ناوەڕاستەوانە وا بیکەین بە دەقێکی خۆمان بیکوردێنین، دەستکاریکی بکەین کە لەگەڵ کۆمەڵگای خۆمانە بگونجێ. ئەمە کێشێکی گەورەمانە. کێشی دووەممان کە ئەوەیە کە ناڵم ئێمە دەق نووسمان نییە، کۆمەڵێ نووسەری باشمان هەیە بۆ دەق، بەڵام بەڕاستی کەمن، ئەبێ زیاتر بن بۆی بتوانی تۆ ئۆپشنی زۆرتر لە بەردەسادە کاتێک کە ئیشەگەکەی لەوانەیە تۆ لە دەقەکانی بەڵێ ئەم نووسەرانە کار هەمیان نووسەری زۆر باشن، لەوانەیە ڕوئیای تۆ نەبینی تۆ لە ناو دەقەکانە، بۆیە ئەوە کێشەکەتە. بۆیە ئەتر لە دوای ئەم دەقانە تۆ بێ بچی بە دوای دەقێکی بیانی و دەقەکانی بڵێن وڵاتانی دەوروبەر هابگەڕی بۆی بتوانی ئەوەی کە تۆ بیرکردنەوەت هەیە بۆی ئەو ڕۆیایی هەتە بتوانی دروستی بکەی. کێشەکە لە چیا بوو؟ من بەردەوامە میست ئەو بابەتانە بدۆزمەوە کە لە ناو ماڵی کوردیان ڕۆیە. یعنی چونکە ئێمە پێویستمە لە ئێستایا شانۆی ئێمە پێویستی بەوەیە کە ئەو بابەتانە بۆ خەڵک پیشان بین بۆی ئەوەی کە تۆوتە کە بینەریەتە ناو قاکە و نەڵێ ئەمە ئیش ئەمەی من نییە، من لی تێناگەم، بەرم ناکەوێت. ئەمەی کێشەکەمانە. بۆیە ئەبێ بن بەردەوام هەوڵما ئەو بابەتانە بدۆزمەوە کە بینەری خۆمان بڵێ ئەمە منی قۆمی تیابینمەوە لە وشکە ساڵی و درۆیە ڕێک وایە. ئەوە کێشەی گەورەمان. من دایم ترسێکی گەورەم هەیە پەشێولەوەی کە زۆر هەوڵە درێ ئێمەمانان و چەند مخریجێکی گەنجی تازەش دروست بوون و لەگەڵ چەند کەسێکی ترا هەوڵە درێ بینەرێک بۆ شانۆ دروست بکرێتەوە. بەڵام کێشەکە لە چیە؟ کاتێک کە ئیشێکی خراپە بکرێ من ئەترسم، چونکە ئازانم ئەو بینەرەیە چێ بۆ سێریە و شانۆیە جارێکی تر نایێتەوە بۆ سێری شانۆ. ئێمەش پێویستمان پێیەتی بەڕاستی پێویستمان بە بینەرە. بۆیە ئەبێ زۆر بە حەزەرەوە. بەڕاستی ئەمەش بە من و تۆ ناکرێ، بەس بە شانۆکارەکان خۆیان ناکرێت. بۆیە بێ حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری استراتیژیە بێ بۆی کە یعنی لە هەموو دنیا وەزارەتە ڕۆشنبیرەکانی هەموو دنیا یان شارەوانیەکانی ئەو شارانە استراتیژیان هەیە. ئەڵێ لەم ساڵا من پێویستم بەم ستایلی ئیشکردنە هەیە، بەم بیرکردنەوە هەیە، منەمەوێ لە ناو کۆمەڵگاکی خۆمان بڵاوی کەمەوە. بۆیە هەرچی ئەو دەقانەی ئەیکەن، هەرچی ئیخراجەکانتانە ئەبێ لەم بابەتانەیە بێت. ئێمەش پێویستمان بەوەی. بەڵام ئێمە هیچ ئەو شتانەمان هیچ استراتیژێکمان نییە. ئەوەی کە استراتیژ دروستەکە تەنیا هونەرمەندەکە خۆیەتی. هونەرمەندەکانی جیاوازن لە ناوەیە، بیرکردنەوەمان جیاوازە. بۆیە من بیرکردنەوەیەکم هەیە و دێرین و زەریا و هەر یەکێک لەو مخریجانی تری کە هەن بیرکردنەوەیەکی جیاوازیان هەیە بەو ستایلی خۆیانی شەکەن. بەڵام کاتێک کە تۆ وەزارەتەکە بۆت پێت ئەڵێ ئەلەم ستایلە ئیشکردنە بەم شێوازە ئیشکردنە ئەمەوێ ئیتر تەواو تۆ بێ لە ناو ئەوەیە ئیشکی. ئەمە استراتیژە، ئەمە خەڵکی عاقڵێوێت کە بتوانێ ئەمە بکات. بەڵامی تر کێشەکەمانەوەی تا ئێستا ئەو شتەمان بۆ دروست نەبوو. بەداخەم بزانم وەک دەرهێنەرێکی شانۆیی کێشەی شانۆ لە ئێستاە ئەکتەرە یاخود دەرهێنەرە؟ من بەردەوام وتومە کێشەی نەکشانۆ، کێشەی ئەو فیلم و درامایانەشی کە بینین هەمووی مخریجە. بەشێکی بۆ دراما و فیلمەکان دوایی یەمەسەری تۆزە قسەی لەسەرەکەم بۆچی بە تەنیا مخریج نییە، بەڵام بۆ شانۆ بە تەنیا مخریجە. کێشەکەش لە چیایە کە لێرە مخریجە مویشەکە دروستەکە. یعنی تۆی دەقەکە هەڵەبژێری و دوایی تۆی کاستینەکەی ئەکتەرەکان هەڵەبژێری، دوایی توی دیکۆری ئینەکەت هەڵەبژێری. یعنی کێشەکە لەویایە تا ئێستا هیچ پرۆفیشناڵێک نییە لە ناو شانۆیە. چۆن لە ناو فیلم و درامایە دروست بووە بۆ ئەوەی پرۆفیشناڵن هەر کەسە و ئیشی خۆیەکە، یعنی تر ئەوەی ئیخراجەکە بەس ئیخراجەکە ناچێشت یەک دنیاشتی ترکە. بەڵێ لە ناو شانۆیە مخریجە موشتێکە. بۆیە ئەڵێم کە خەلەلی
ئێمە لە ئێستایا مخریجە، چونکە هەتا تۆ ئەوەی کە باسم کرد ئەو ئایدیایی کە ئیشیشی بۆکەی کە تۆ سەرەتا بێ ئایدیایەکە دەبێت دوایی لە ناو دەقەکانە بۆ یەگە ڕێبزانی کامیان لەگەڵەوەی توایە گونجێ، ئەوەش هەر خەتای مخریجە کە بڵاوی کاتەوە هینەبێ. بۆیە من دایم وتوم ئەمە کێشەی مخریجە وەکوشان و کێشەی سینەما و دراما و بڵێ فیلمەکانمان لەویایە کە بەشێکی پرۆدیوسەرەکانن کە پارەکانیان لە کۆمەڵێک ئیشی ئایانەوێ پارەکانیان لە هەنێک ئیشی بەو شێوازەی کە ئیبینین سەرف بکرێ. بەشێکی تریشی مخریجەکانن کە بەڕاستی وەکو خەیاڵ و وەکو تەکنیک و ئەوانە خەیاڵ و تەکنیکی ئەو تویان نییە بتوانن ئیشەکانیان بە باشی و بەڕێک و پێکی پیشانی خەڵکەکە بەداخەوە کە هەنێکە ینی سوود لە ئەزمموی ئێوە و کەسانی وەکو ئێوە کە ئەزممونێکتان هەیە کە بیرکردنەوەی جوانتان هەیە وەرناگیرێ ئەوە لە ڕووی مادیەکەەوە هەر هیچ کە ینی ئیشی باشتان هەیە بەڵام لە ڕووی مادیەوە هیچ پشتگیریتان ناکرێت کە لە ئێستا هەر ینی دەستبەری بۆ هەر ئیشێک ینی پێویستی بە پارەیە بەڕاستی هەنێ ئیشی ژەکرێت کە ئەڵێ بە ڕەفیقایەتی ینی ڕەفیقایەتی ئیشێک دواسیان ناکرێت نانە بەردەوام نابێتتر خۆ تەواو بێ. من بەردەوام وتومە پاشێ و کێشەی ئێمە ینی من ئێستا لە ئێستا لە شانەوە وەستاوم و ناشتوانم بیکەمەوە چونکە هیلاک بووم بەڕاستی. ینی من فترەی ئەو چەند ساڵەی کە ئیشمان کردووە من ئەمە وەکو فرۆشتنەوە نیە، وەکو خۆم هیلاک بووم، وەکو مخریجێک وەکو ئەکتەرێکەی تر ناتوانم بەو شێوازە بەردەوام بم. ناکرێ ئێمە بچینە ناوی شەکانەوە و لە بە پارە و بە جوهد و بە تاقە و بە هەموو شتێکی خۆمانەوە ئیشکەین و دواتریش ینی من دیقەتی خۆممە ئەو فترەی کە من فتری لە 2014 تا 2018 من بە بێوەستان وەکو مخریج وەکو ئەکتەر وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندن وەکو یاریدەدەری ئەکتەر وەکو ئەمانە هەمووی ئیشم کردووە لە ناوشانۆیە، بەڵام سێرم کردو برادەرەکانی خۆم لەولاوە وەکو ژیان باشتر ڕۆشتون لە من هەنگاوی زیاتریان ناوە ئێکم لە ئیشەکانی تە دەرەوە سێرکی تۆ پارەی خۆتە خسۆتە سەر ئیشەکە. یعنی ئەمە ناکرێت بەم شێوازە بەردەوام بێگومان باوەڕ بێوامان لێ ئێمە زۆر خراپە چۆن ئەتوانی هیلاکەبی ناتوانانی بەتاکی نەفسیەنیش لە ڕووی دەرونیەوە هیلاکە لە ڕووی دەرونیشەوە ینی تۆ هیلاک بووی بیرکردنەوەی پەش و بڵاوە بە ینی کاری باشترێ پێ ناکرێت بەتاکید وایە. بزانم حەمەگیان پێم خۆشە لە دوا پرسیارە باسی دوایین کارت بە ناوی خەنوور کە کورتە فیلمەکە پێم خۆشە باسێکی ئەو بکەی بزانم کە ڕۆڵە بینێت چۆن بوو ئەم بیرۆکە کورتە فیلمە کارێکی نوێتە باسی. کورتە فیلمی خنوور لە نووسینی نەبەرد فوادە و هەر خۆشی پرۆدیوسەری ئیشەکە بۆ بڵین پارەشتی بۆ پیاکردوین و یعنی کردووە. باز لە کچێکەکە بە دوای شوناسی خۆیاگەڕێ، یعنی کەسێکە ون بووە لە ناو شوناسی وڵاتەکانی ترە لە ناو کاریگەریەکانی بەسەر گەنجی خۆمانەوەی ئیشەکە ڕێک باز لەوەکە کاریگەریەکانی هێزی نەرمی وڵاتانی تر لەسەر ئێمە چیمان لیەکە بەرەو کوێمانەوە ئیشەکە باز لەوەکە لە ساوان خالی دەوری سەرەکی هەیە لە ناو کورتە فیلمەکەیە لەگەڵ بەیان ئەحمەد و هونەر حەسەن و کچێکی تریشمان هەیە کچێکی بچووکە دەوری مناڵی ساوانە بینێ بڵین لە ناویشەکە کە کارکتەرەکە ناوی مینەیە ناوی لیا ژینۆیە. یعنی ئەم چوار کارکتەرە دەوریان هەیە بە تەواوەتی لە ناویشەکە لەگەڵ چەند ئەکتەرێکی تراوەکو ئەکسترا لەگەڵمانابوون کە سوپاسیانەکە. بینیم کە لە فیستیڤالێک بەشدار بووە. بەڵێ لە فیستیڤاڵی لیفت ئۆفی بەرلین بەشداریمان کردووە چۆتە پێش بڕکێ و ئیتر بزانین چاوەڕوانیەوەی بزانین هیچ خەڵاتێکەوەی ئینشاڵڵا باشترین خەڵات بدەسێن حەمەدیانەبەروی گەنجێکی بە ئەزمموی هەم تاقەیەکی باشت هەیە هیوای کاری باشترت بۆ خوازم ئینشاڵڵا لە کاری شانۆیی
باشترە یەکتری ئەبینینەوە بینەرێکی باشی شانۆیەکانی تۆ زۆر جوانە هیوای سەرکەوتن بۆ خۆشت و بۆ ئەو ستافە جوانی کە وەکو کارکتەر لە کارەکان تا بەشدارن شتێکی ئەوتۆم نەماوە ئەگەر خۆت شتێکەما بێ سوپاس دەکەم و زۆر سوپاس بۆ ئامادەبوونیت سوپاسیەوەکەم و دەستان خۆش بێ و سوپاس کاتتان بە من بەخشی بتوانم قسە بکەم و ئێوە بەڕێز زۆر سپاس بۆ محەممەد مستەفا کە بەڕێزیان دەرهێنەری شانۆیی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسمان کرد لە ئەسەر ئەزمموی کارە هونەریەکانی وەک دەرهێنەری شانۆیی و لەسەر تازەترین کورتە فیلمی تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێ.